ویستیان خۆشبیستێکی جوانیان کردیا ڕۆژانە ئەلێرە 300 کەس نانی دەخوا بەڵام هەولێر گەورەیە هیوادارم بگاتە بەڕێز کاک ئایرین بارزانی و کوردستان فاودێشن ئەلێرە زیادکەن ببتە 1000 کەس چکە هەولێر گەورەیە باوەڕکە هەزاریش بەش ناکە فترەشکە خەڵک زۆر پێدەزانی هیوادارم زیادکەن با کەس بەبێ خواردن نەستە دەرێ کاسبکاری گەلە زۆرە شاری هەولێر خەڵکی کاسب و فەقیری زۆرە هیوادارم ئەو پێیان بگاتە زەنابیان و خواردنەکەی زیادکەن بکەنە 1000 نەفەر ئینشاءالله دەشکاتێ تەندروستی چۆنە؟ زۆر باشم دەرەجەیەکم ئێستا ماڵەوە چوومە ماڵەوە هاتمە دەرێ خۆم گۆڕی هاتمە دەرێ لە ماڵەوە نانە ماوە ئێستا سبەینەکە بەرنامەی خۆم دەست پێ دەکات ئینشاءالله چاوت ماچ لەگەڵ پایتەخت میدیا تەنسیقمان هەیە لەگەڵ هەموو پایتەخت میدیا ئینشاءالله زۆر باشە ئەم کاری کە کوردستان فاودێشن دەیکا تا چەند گرینگە بۆ کۆمەڵگەی کوردی کاکە سەیرکە هەموو خەڵکە فەقیرە لێرە دانیشتی هەمووی کاسبکارە نانی دەخوا پێی خۆشە دڵی پێ خۆش دەبی بەڵام بان و قوستان نەکا ئەو جارەی با زیادکەن زیادیکەن خەڵک زیاد بەخۆی خەڵک زیاد دەبی ئێستا ئەگەر عەدەدی خوانەکەی زیادکەن خەڵک زیاد دەبی